ئازیزان سڵاتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا تشک دەخەینە سەرەوە بابەتانەی کە دەبنە هۆی ناشرینکردنی یاخود تێکدانی سیمای شار بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز هێمن خازیمان کردووە کە مامۆسای زانکۆر هەروەها سەرۆکی ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کوردن پێکەوە گفتوگۆ دەکەین لەم بارەیەوە ئێوەش بینەری پرۆگرامی ئەمە ئێوارەمان بن مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر خۆشحاڵم کە ئەم دەرفەتت هەبوو لەگەڵمانە گفتوگۆ بکەیت. زۆر سپاسانەکەم ئێوارەتان باش خۆشحاڵم بە خزمەتی جەنابتان و لێرەوە لە شاشە ڕەنگینەکەی جەنابتانەوە تاوە توی ئەو بابەتانە بکەین کە بوونەتە پرسیار و لای جەنابتان گەڵاڵە بووە و وەڵامەکانیشی لای ئێمەوە بێت. زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بیت. من بە دوو مەبەست ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ بەڕێستانە بکەم. یەکەم مەبەست ئەوەیە کە کاری ڕێکخراوەکەی ئێوە چییە و چی لە خۆ گرتووە و دووەم مەبەستیش ئەوەیە کە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان کەمپینێکتان لە ماوەی 2 ساڵدا ڕاگەیاندووە 2 ساڵە کار لە کەمپینێکدا دەکەن کە بۆ چەند مەبەستێکە. پێم خۆشە لێرەوە گفتوگۆ لەسەر هەردوو بابەت بکەین و بزانین ڕێکخراوەکەتان بە چ کارێک گەیشتووە. بەڵێ سپاس دووبارە دیارە ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد ڕێکخراوێکی گەنجانە لە ساڵی 2014 بە فەرمانی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمەکانی هەرێمی کوردستان دامەزراوە. خۆشبەختانە لە ئێستادا 35 کەس 36 با بڵێن ستافی 36 کەس ستافی ڕێکخراوەکان پێکێناوە کە ئەم گەنجانە کۆمەڵێک چووکڕی لێ هاتوون نیەتی کاری خۆبەخشی و کارکردن بۆ بەرە و دیموکراسیکردنی کۆمەڵگە هەنگاوناو بەرە و کۆمەڵگەیشی دیموکراسی بەرە و کۆمەڵگەیشی مەدەنیانە ئێمە ئەو هەوڵەمان داوە. دیارە کە ئەڵێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ئەبێ ئێمە ئەومان لە ئاشکرا بێ لە ڕوون بێ کە ئێمە بەشیشین لەو پرۆسەیەی کە بەرەو قۆناغی دیموکراسی و بەرەو قۆناغی مەدەنی کۆمەڵگەیشی بەرەو مەدەنی ئەبێ بڕۆین لەبەر چی لەبەری کە کۆمەلگاکەی ئێمە تا ئێستا نەگەیشتۆتە ئەو قۆناغی کە قۆناغی دیموکراسی بێ قۆناغی دیموکراسی لە ناو هزری تاکەکانی کۆمەلگایە چەکەرە بکات و هەروەها نەبووینەتە کۆمەڵگەیشی مەدەنی. ڕاستە میدیامان زۆرە ڕاستە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان زۆرە چالاکی جۆرا جۆرمان زۆرە بەڵام بە نەتیجە ئێمە جارێ لە ڕێگاکەین بۆ گەیشتن بۆ قۆناغا. هەڵبەت ئەمەش ئەو فکرەیە بوو کە وای کرد ئێمەی کۆمەڵێک گەنج بیر لەوە بکەینەوە کە کۆمەلگا ئەگەر بتەوێت تۆ کۆمەلگەیەکی پێشکەوت و دروست بکەیت ئەبێ لە تاکەوە لە بیرکردنەوەی تاکەوە دەست پێ بکەیت تاک ئاراستە بکەیت وای لێکی بیر بکاتەوە کە تاک بیری کردەوە بەڵام بە ئاراستەیەشی ئەرێنی و بە ئاراستەیەکی باش ئەو کاتە تۆ کۆمەڵگەیەکی دروست و باش دروست ئەەکەیت کۆمەڵگەیشی دروست ئەەکەیت بە نەتیجە حکومڕانیەکی باش دروست ئەەکەیت لەسەر ئاستی نۆدەوڵەتیشتا تۆ توانیت ممارەسەی وێنەی کۆمەڵگەیشی مەدەنیان و کۆمەڵگەیشتی دیموکراسیانە پیشان بدەیت. ئێمە دیارە لەو سەرەتای دامەزراندنمانەوە ئەو کار و چالاکیانی کە ئێمە پێی هەستاوین و ئەنجاممانداوە ئەنجامی شێدەین لە ئایندەدا خۆی بێنێتەوە لە پرۆژەی هۆشیاری لە ناو قوتابخانەکانە لە ناو قەزاوناحەکاندا کاتێک تۆ پرۆژەی هۆشیاریمان هەبوو لە ناو ئامادەیەکانە لەوەی کە گەنج چۆن پلانی ڕۆژانەی خۆی دابنێت چۆن وا بکات ئیش لە خەونی هەبێت ئەم خەونانی چۆن کا بە ئامانج چۆن هەوڵ بەدەستێنانی ئامانجەکان بدات ئەمە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە ئەمە ئیشی ئەوەیە کە ئێمە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە دۆخێکا کە بزانیمان حکومەت پێویستی بەوە هەیە کە دۆخێکی نەخوازرا و دێتە پێشەوە ڕێکخراوەکانن بێن لە ڕێی فەندی نێودەوڵەتیەوە لە ڕێی ڕێکخراوە لە ڕێی وڵاتانی نێودەوڵەتیەوە بێنە سەر خەت بۆن من ئەو قەیرانانی کە هەبووە دەبینین لە کاتی قەیرانەکاندا چەندین کەمپین دروست ئەبێ ئەم کەمپینانە بەشێکی زۆریان ڕێکخراوەکانن ئەم ڕێکخراوانە زۆریان پەیوەندی نێودەوڵەتیان هەیە لە کاتێکدا کە دۆخێشواتە پێشەوە ئەوان توانیوانە هاوکاری و فەندی ڕێکخراوەکان وەربگرن و لەو قەیراناندا هاوکاری حکومەت بن بۆیە دەبینیت ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی NGO وەکو دەسەڵاتی پێنجەم لە دوای دەسەڵاتی ڕاگەاندنەوە کە میدیایە دەورە بینێت بۆیە
ئێمەش ئەمە بەشێ بوو لە پرۆژەی وەشاری کە بەشێ بوو لە کارەکانمان دواتر کاری مرۆیمان هەبووە ڕەنگە جەنابەت هەر ئاگاداربی کاتی نزیکە ئاگداری کارەکانم خۆشە بینەرانیش ئاگدار بن بەڵێ خۆشە بینەرانیش ئاگدار بە ئێمە کاتی کارنتینە کە دۆخی مرۆڤایەتی بەڕاستی کەوتە مەترسیەوە و بە تایبەتی شاری سلێمانی و قەزا و ناحەکانیش کە هاوڵاتیان لە ناو ماڵەکانیان ناما بوونەوە نانەتوانی بچنە دەرە بەهۆی دۆخی کارنتینەوە و ئەمەش بەڕاستی سەختە تۆ ڕۆژێ دوو ڕۆژ سێر مانگێک نەچیتە دەرە و کارنەکەی دۆخی ئابووری هاوڵاتیانیش لە ئێستادا بە خۆتەزانی هاوڵاتیان لای ئەمە بڕاستی طبقەی وەسەد نەماوە لە ئێستادا یان زۆر باڵان یان زۆر فەقیرن بۆیە بەداخەوە ئێمە کە ئەو دۆخە هەبوو ئێمە سپاس بخواین لە ڕێی کاک سەرمەداری نیشتیمانی کاگمەریوانی حاج جەمال کە بەڕاستی وەکو سەرماداریشی نیشتیمانی وەکو یەکەم کەس جەنابیان هاتنە سەرخەت ئێمە لە ماوەی ئەو کەرنتینەیەدا نزیکەی 8,000 پاکێجی خۆراکمان دابش کردووە لە ناوەندی شاری سلێمانی و لە قەزا و ناحەکانیشدا کە هەر پاکێجە لەو پاکێجانە نزیکەی بای 70 دلار بووە وەجگە لەو با بڵین هاوکاریە مادیانش کە بەدەستی دراوەتە دەست هەنێ لە خێزانەکان کە نەخۆش بوو ئەو بوون هەروەها ئێمە لەسەر ئاستی نەودەوڵەتیش کۆڕ و سیمینار و وەرکشۆپمان هەبووە کە ئەمەش بەڕاستی لەوەی کە گەنج چۆن لە نێوان دروشم و لە نێوان کرداردا کامیانی هەڵبژاردووە هەروەها کاتی بوومەلەرزەکەی سەرپێڵی زەها و دەربەنی خانوانە ئێمە خۆشببختانە خۆمان و ستافی ڕێکخراوتوانیمان ماوەی 4-5 ڕۆژ خێمە هەڵبین و هاوکارێکی زۆرمان کۆ کردەوە و خۆمان ڕاستە خۆ ستافی خۆمان چینە ناو ئێران و لەوێ ینی ئەمە ئیشێکی نێودەوڵەتیە بۆ ئێمە چکە وڵاتێکی جیاوازە توانیمە کار و چالاشیمانە بێت و هاوکاری خەڵک بکەین کەواتە کرێ بڵێن ڕێکخراوەکەتان بۆ هەر کاتێک کە پێویست بوو و لە هەر بوارێک کە پێویست بوو بەڵێ بەتەشی چڕدەکاتەوە لەبەرچی لەبەر ئێمە لەبەری کە ئێمە هەڵگری فکری سۆشال دیموکراتین یعنی ئەوەی کە ئێستا لە هاوڵاتی ئێمە تاکی ئێمە هەوڵ بۆ ئەووادا بچێ بۆ ئەوروپا بۆچی ئەچێ بۆ ئەوروپا لەبەری کە لە ئەوروپا سیستەمی سۆشال دیموکراتە یعنی لەوێ هێڵێک هەیە هێڵی ئەمە پێڵین عەدالەتی ئیجتیماعی یەکسانی کۆمەڵایەتی هاوڵاتی لەو هێڵەدا نابەزێتە خوارەوە بەڵام ئاسایی ئەگەر کەسێک من بتوانم خاوەنی بزنزێ بم لەو هێڵە بچمە سەرەوە بۆیە ئێمەش کە وەکو جەنابەت فەرمووت لە هەر دۆخێکا کە بزانیمان کۆمەڵگە پێویستی بە ئێمە بێت ئێمەش و بەشێ لە ڕێکخراوەکانی تری کۆمەڵی مەدەنیش ئەرکی سەرشانمانە کە بتوانین لەم نێوەندەدا هاوکاری خەڵک بین هاوڵاتیان بین و هەروەها هاوکاری حکوومەتیش بن بێگومان سەرکەوتوو بن بەهێ بەردەوامیتان جا پێم خۆشە باس لەو کەمپینە بکەین کە ماوەی 2 ساڵ لە ڕاتان گەیاندووە کەمپینەکە پێم خۆشە خۆت باسی بکەیت کە بۆ چ بوارێک بووە لە چ ئاستێکدا بووە و تا ئێستا بەردەوامی هەیە و بەچی گەیشتون ئەنجامەکەی چی دەست خۆش بە سپاس وڵا ئەوە کەمپینی ئەم شارەمە شێوێنن یەکێکە لە کەمپینە باشەکان کە بەڕاستی لەسەر ئاستی تەواوی هاوڵاتیانی ئەم شارە دەستخۆشیمان بەردەوام لێکرد لەسەر ئاستی هەموو چین و تۆژەکانیش دیارە فکرەی بیرۆکەی ئەم کەمپینە چۆن بوو بەداخەوە لە ئێستادا شاری سلێمانی کۆمەڵێک ڕۆژانە دەبینین کۆمەڵێک حاڵەت و کۆمەڵە دیاردەی نەشیا و ڕووی لەم شارە کردووە لە پڕاشتێکی سیر ڕوئەدات و ئەبێ بە حاڵەت و دەبێ بە دیاردەوە ئەوە جا شاری سلێمانی شارێکی جوانە شارێکی شیرینە هەرۆ بە ئاسانی دروست نەبووە شارێکە لە بە درێژایی مێژوو هەوڵ و ماندووبوون و قوربانیدان و خەباتی خۆی کردو بە هەموو ئولایەنە سیاسیانەش کە ڕۆڵیان هەبووە لەوە بۆیە ئێمەش وەکو گەنجێکی ئەم شارە بە پێویست پانزانی کەمپینێک ڕابگەێنین سەرەتا لە چیەوە دەستی پێکرد چوارڕیانی سەرچنار شوێنێکە کە دەواازەی شاری سلێمانیە بەداخەوە کۆمەڵێک خانمی قەرەج لەو ترافیکانە بە تایبەتی ترافیکی چوارڕیانی سەرچنار زۆر بوون و هەم دیمەنێکی ناشرینیان پیشان ئەیە و هەمیش بەڕاستی زۆر جار هاوڵاتیانە خسەت ناڕەحەتیەوە و بە دۆ خێرە دۆخەکان داوای شتی نەخوازرا و ئەویانە کرد ئەمە ژوای کرد کە ئێمە دەست بەجێ لەسەری بینە سەرخەت کەمپینی ئەم شارە مەشوێنمان ڕاگەیان ئەوە بوو چوینە لای بەڕێز بەڕێوەری پۆلیسی پارێزگای سلێمانی ستافی ڕێکخراو چوینە لای خزمەتی و بەڕاستی جەنابی کاک شێخ ئاسۆ زۆری پێخۆش بوو زۆر سپاسی کردین لەبەرەوەی کە بە بەڵگە چەندین سیدی و چەندین ئەوراقی لابوو کە ئەمانە هەموو کەیسی ئەو کەسانن کە دەروەزەکەر و قەرەژن
یعنی بۆ خۆی بەشێ بوو لە کێشەی گەورەی ئەوانیش کاتێک ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی هاتوونەتە سەر خەت ئەوانیش کارەکە ئاسان دەکات. بەڵێ ئەوە بوو ئێمە هەروە بە ئاسانی نهاتینە دەرەوە و بە سپاسەوە هەر دەست بەجێ لە کاتی سەردانەکە لە کاتی دیدارەکەیە پۆلیسی نێشتنی تاوانی ڕاستپارد و ئەوە بوو هەرە ڕۆژ دەستیان کرد بە دەستگیرکردنی ئەو قەرەج و دەروەزەکەرانی کە لەسەر ترافیکەکان ببوونە هەوەی ناڕەحەتکردنی هاوڵاتیان. جا بەڕاستی خۆشبەختانە قۆناغێکی باشی بڕی و ئێمە دوای ئەوانیش ینی بەڕاستی پۆلیسی سلێمانی بۆی کە ئەمە پرۆژەیە کە بەردەوامە بۆی کە جەنابیشتان و هاوڵاتیانی بینەرانی خۆشەویستی ژلەوە ینی دڵنیا بن. ئەم دەروەزەکەرانە کاتێککە دەستگیر ئەکرێن لەلایەن برایانی پۆلیسەوە دەبرێن بۆ دادگا سێرەکەی زوو ئازاد ئەکرێن ئەوانیش کێشەی ئەویان هەبوون. ئەو بوو ئێمە تیمی ستافێکی ڕێکخراوچین سەردانی بەڕێسەرۆکی دادگای تێ هەڵچین و ناوچەی سلێمانیمان کرد. جەنابی کاک حاکم جاسمیش بە هەمان شێوە بەڕێزیشان ینی دەستخۆشیان لێکردین سپاسیان کردین کە ئێمە ڕێکخراوێکین بەو جۆرە لەسەر بابەتێکی گرنگ هاتوونەتە سەرخەت. ئەو بوو دەست بەجێ حاکمە بەڕێزەکانی ئاگادار کردەوە لەوەی کە لە کاتی دەستگیرکردنیانە کاتێک ئەم کەسانە چنە بەردەستیان دەستیان تۆمتر بێ لەوەی کە بۆ ئەوەی کە هەروە ئاسانکاریان بۆ نەکەن بۆی کە دەست پێ بکەنەوە. بەڵێ بچڵە بچکە بەڕاستی کەسمان ینی خەڵک هەبووە لەو دەروەزەکەرانە و توێتی جابا من چیە بە پارەی بۆ پارەکەمە ئازاد کرێم دووبارە دەست پێ کاتەوە. ئەگەر ئێمە دیقەتی با بڵین بەنەتیجە ئێمە دادگاش بەڕاستی دادگاش سکاڵای ئەویان هەبوو کە دەبێت ئەو مادەیی کە دەروەزەکەریشی پێدەستگیر ئەکرێت ئەبێت گۆڕانکاری لەو مادەیە بکرێ. بۆیە ئێمە بڕیارەکە لە ئایندێشی نزیکدا سەردانی پەرلەمانی کوردستان بکەین بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان دووبارە پرۆژەی هەبێت ئەم بیکە بە مادەیەکی یاسایی و ینی بەڕاستی حاکمیشی بەڕێز کاتێکە دەروەزەکەری قەرەجێک ئەچێتە بەردەسی مادام بە پارە ئەتوانێت ئازادی بکات کەواتە پابەند نابێ بۆی کە لە سزنجی هێڵێتەوە. بۆیە ئەمە یشە بوو لە ئیشەکانمان و ئیشەڵا هەر بەردەوام بین لەسەری سپاس دەکەم لە ئێستا تا ئەگەر ببینین هەمومان بەلایەن ئەنی بەڕاستی زۆرمان گیرۆدەی دەستی ئەم ماتۆرسکیلەکانین ینی بەڕاستی بەپەنا تا ئاڕوات سەوتێکی زۆر نەشازی لێوەیەت ینی چەندین هاوڵاتی هەیە نەخۆشی زەختی هەیە شەکرەی هەیە دۆخی دەرونی تاوانێ نەخێر خەفەتێکی هەیە بە شوێنێک ئاڕوا سێرەکەی ماتۆرسکی لێ بە بەردەمی ئاڕوات ینی سەوتێکی زۆر نەخوازرا و دروستەکە کە کاریگەری لەسەر هەمومان هەیە. بۆیە ئێمە کەمپینێکمان کرد و بە سپاسەوە بەڕێبەراتی هاتووی سلێمانی هاتە سەرخەت لەگەڵمانە و لە هەمان کاتدا بەڕێبەراتی تەندروستی سلێمانی هاتە سەرخەت لەگەڵمانە بۆ ئەم ماتۆرسکیلانە بەشێکی زۆریان ڕۆژانە دەبینرێت لە میدیاکانەوە لە کەناڵەکانی بەڕێزستانەوە کە جۆرە لە سەرکێشی بە ماتۆڕەکانەوەکەن بەداخەوتوشی چەندین ڕووداوی هاتووچەوە بن یعنی ئێستا بچۆ سەردانی یاخود دەبنە هۆکار بۆ چەندین ڕووداوی هاتووشێ بەڵێ بەدڵنیایەوە ینی هەم خۆیان زەرەر بە خۆیان ئەگەنن هەم زیانیش بە هاوڵاتیانیش ئەگەنن. یعنی تۆ ئێستا ئەم بچۆرە خەسخانە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان دەبینی چەندین کەسی لەیە ئەم کەسامە مەسرفێکە بۆ خۆی بۆ کەسوکاری و بۆ حکومەتیش. بۆیە لە هەمان کادا تەندروستی سلێمانیش ناڕەزایان هەبوو لەو دیاردەیە. بەڵام بەداخەوە دەبینین ئێمە کە سنوورەکانمان بە جۆرێک لە جۆرەکان دیاردەی قاچاق ینی هەیە کە ئەمەش ئەو ماتۆڕانە زۆریان بینە ئەگەرنا ئێمە وەکو گەنجان هەمیشە پاڵپشتی ئەو دامەزراوە ئەو ڕێکخراوانین کە هەلی کار بۆ خوێنکار و بۆ گەنجان ئەدوەزنەوە. بەڵام ئەمان ینی خۆ ئێستا کەس زۆر گەنج هەیە دیلیڤەریش ئەکات ماتۆڕێکی پێ ئیشی خۆشێکات و زۆر بە جوانی و ئێمە سپاسی شەکەین و ئەشیخینە سەرسەرمان. بەڵام نەک ئەوەی کە تۆ گەنجێک بەداخەوە ینی ئێستا لە ئێستاشدا کاتێک کە تۆ ئەم کەمپیناکەیت هەندێک بەناو ڕێکخرا و لەسەر ئەوەی کە یەنە سەرخەت کە گوایە ئەمانە تۆ ئێوە ڕێگریەکن لە کارکردنیەوە نەخێر بە ئەم ماتۆرسکیلانە وەکو چۆن ئۆتۆمبیل با مۆڵەتێکیان هەبێ ئەوانەی کە کار دەکەن مۆڵەتەکان بۆ جیا بکرێتەوە لانی کەم دیار بێ کێ بۆ کار ماتۆرسکیل بەکاردێنێ و کێ بۆ خۆشی و بۆ کەیف و بۆ
جا سەفەکردن بە ژیانەوە بەکاری دێنێ کەمە دوو شتی جیاوازە لە یەک. بەڵێ پرسێکی تر دیاردەیەکی تر کە ئێمە ئەو بوو کارمان لەسەری کرد سەگی بێلانە. سەگی بێلانە بەڕاستی بەداخۆ کە ئێستا زۆربەی هاوڵاتیان هراسانن بەتایبەت لە گەڕەکەکاندا کە بە شەو ینی وای لە هاتۆ مناڵەکان نایێرن بخەون بە دڵنیای نەک مناڵەکان گەورەش گەورەش و بەداخەوە پێشەوەی تۆ ببوورە گفتوگەکەم پێ بڕیت بەداخەوە نەک هەرتەنها گەڕەکەکانی شاری سلێمانی و یاخود شارەکانی دیکە ئێستا لە ناو ئەو سیتیانەدا کە بە حساب سکوریتیان هەیە و دیاکراونەتەوە بە شوێنێکی ئارام ناو دەبرێن لێوێشدا دەبێنێن کە ئێمە توانیمان ینی بەڕاستی لە ڕێگەی شاشەی کەناڵی سلێمانیەوە بە ڤیدۆ بڵاوی بکەینەوە لە ناو سیتیەکاندا سەگی بێلانە هەیە کە ئەمە دوورە لەو یاسا و پەیڕەوەی کە بۆیان دانراوە. ئەزانی زریان خان ئێمە کاتێککە چالاکیەکەکەین کەمپینێکەکەین لە خۆمان و دەست پێ ناکەین. یعنی ئێستا بۆ نمونە بابەتی سەگی بێلانە ئێمە چەندین توێژینەوە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی کراوە و ئەم توێژینانە و ئیمپاک فاکتەریان هەیە کاریگەریان هەیە باز لەو سەگی بێلانەکەن کە نەک تەنها کاریگەری لەسەر ئادەمیزات هەیە لەسەر مرۆڤ هەیە ئەو سەگە بێلانانە بەعنی بە بەڵگە بە دیکۆمنت بە ژمارە چەندەیان ئاژەڵی کێوی تری قڕ کردووە لەبەرەوەی بووەتە هۆی مەترسی بۆ ئەیان ئەمە وەکو ئەوەی کە مەترسیان هەیە و هەروەها ئێمە ئەگەر باسی ئەوروپا بکەین ئەوروپا سێرەکەی هاوڵاتیەک سەگێکی پێ یعنی ئەمە سەگێکی ماڵیە و ڕۆژانە لە ماڵی خۆیان ئەیخێونە بەڵام ئەگەر ئەم سەگە لە کۆڵانەکەی خۆیان لە فلاتەکەی خۆیان لەسەر شەقامێکە ینی ئەگەر تەسیری بە جۆرێک کاریگەریشی نەشاز لەسەر هاوڵاتیە دروست کات هاوڵاتیەکە بۆی هەیە سکاڵای لەسەر تۆمارکات ینی ئەم هاوڵاتیە کە سەگێکی خاوەنی سەگێکە پابندە بەوەی کە بتوانێت بیپارێزێت و نێڵێت کاریگەری لەسەر هاوڵاتێکی تر هەبێ ئێمە ئەوروپاش دین بەڵام ئێمە کە ئەو کەمپینەمان ڕاگەیان لەم کاتەشدا بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی لەگەڵمان هاتە سەرخەت بێگومان بە خۆشحاڵیەوە یعنی مە سوپاسیانەکەین وتیان ئێمە تەواو پاڵپشتی جەنابتانەکەین بۆ لەبەرچی زۆربەی قوتابخانەکان خوێندنگاکان ئەچیتە بەردەمی سێرەکەی بەلایانی کەم و 30 سەگی لێیە مناڵێک چۆن بتوانێت یعنی نەک مناڵێ مامۆستایەک فەرمانبەرێک ناتوانێت بەڕاستی بچێت چکە بەڕاستیوان بە زۆنی خۆیان ێزانن وە لە هەمان کاتە کۆمەڵی مختارەکانی شاری سلێمانی کات نوێنەرایەتی هەموو کۆڵانێک هەموو گەڕەکانی شاری سلێمانەکەن ئەوانیش لەگەڵمانە هاتنە سەرخەت و پاڵپشتی کەمپینەکان سکاڵای هاڵاتیانەکەن بەڵێ بەدڵاو ینی بەڕاستی هەر نوێنەری کۆمەڵی مختارەکان ئەرە ڕۆژە کە کۆنگری ڕۆژنامەوانیمان کرد وتی ئەم بەیانیە لە مەکتەبێکی لە قوتابخانەیەکی چوارچرا پەیوەندیم پێوەکراون 6 سەگ لە بەردەم قوتابخانەیەکا بوون چۆن خوێنکار بچێتە ئەو قوتابخانەیەوە یعنی لە کەسوکاری خۆمان ینی ساوە بینەران بەڕێز ئاگادارن ڕەنگە یەکسەر بڵێ ئەرەوەڵاوە فڵان کەسی ئەمە وای لێ هات ینی هەموو تووشی حاڵەتێکی نەخوازرا بوو من خۆم یەکێکم لەو کەسانی لە گەڕێکی چوارچرا ماڵەکەم گواستەوە بۆ گەڕێکێکی تر لەبەر ئەوەی ئەوەندە سەگی بێلانەی هەبوو هاتنە حەوشەکەەوە ینی بەڵام سێرەکەی لە شوێنی کەش هەر هەماشت هەیە ڕاستە ینی کەم گەڕەک هەیە لە کەم شوێن هەیە لە شارەکەدا کە سەگی بێلانەی ژمارەشیان هێندە زۆرەکە زاد ناکەی لایەن نزیک بیتەوە بەلایەندا بڕۆی زریان خان ئەم بەڕاستی لە مادەیشی ئەمە مادەی یاسایی عێراقیە لە ناو یاسای عێراقیە کە ئێمە خۆمان کۆمەڵگەیەکین لە عێراقین و پابندین بەو مادە یاسانی کە قانونی خدمەی بەنی یاخود قانونی عێراقی دایناوە مرۆڤ ئادەمیزات سەیدی کەونە ئەبێ هەموو ئەم دنیای خۆی گەورە لە خزمەتی ئینسانە دروستی کردووە ناکرێت تۆ سەگێک هۆکار بێ بۆی کە تۆ ژیانی تۆ بکرێتە ناڕەحەتیەوە لەبەرەوە لە بەپی مادەش ئەم مادەی یاسایی هەیە کە ئەبێ سەگانە بە جۆرێک ڕوبەڕوویان بکرێتەوە ئێمە کاتی کەرنت بەڕاستی و کاتی کەون کەمپینەمان ڕاگەیان بەداخەوە چەند کەسایەتیشی کەم و چەند ڕێکخراوێکی کەم لە ئاژەڵدۆس و هەنێک خەڵکیێوانە هاتن ڕوبەڕووی ئێمە بنەوە دژایەتی ئێمەیان کرد هەموو سۆشیال میدیایان کرد بەوەی کە ئێمە گوایە دژی سەگی نەخێر ئێمە ئاڵێن سەگیش ئاماژەڵانە خۆ داوای ئەوە ناکەن بیان کوژن داوای ئەوە ئەکەن کە شوێنێکیان بۆ بکرێتەوە و بژیانیان بپارێزێت پێم وابێ کەمپینەکەیەوە بۆ ئێمە خۆشبەختانەوە بەسپاسی شەوە کاگاکوی جێگری سەرۆکی شارەوانی هیوادارم جەنابیشی بینەری بەرنامەکە بێت کە خۆشبەختانە
ئیشە بۆ لەو کەس بە ڕێزانی کە بەردەوام لەگەڵ لەسەر خەت بووم لەگەڵما لەسەر خەت بووە لەوەی کە ئەوە تا بەرهەمی کارەکانی ئەمە کەمپین شەڵتەریان بۆ دروست کراوە لای دەرواز لای با بڵێن بازگەی عربەتەوە بەڵام ئەوە ئێمە کارەکەمان کردووە ئێمە ڕێکخراوێکی گەنجانین ئیشی ئەمە نین ئەو کەسانی کە مرۆڤ با بڵێن ئاژەڵ دۆستن بە هاوکاریش ئەوێ بکەن ئەوان شوێنەکەیان بۆ باش بکەن هاوکاری خواردنیان بۆ چاکەن وەنیە جا لەبەرەوە ئەوەشمان کردو وەروها جزرە وەسەتەکانی شاری سلێمانی فترێکی زۆر بەڕاستی پارکی هەواری شار پارکی ئازادی ئێمە هاتین کەمپینمان کرد لە سەریاتینە سەر خەدەوە بوو بە سپاسەوە کە جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت بەڕێزیان دوای هەفتەیەک ئەو پاریان بۆ سەرفکردن یعنی ئەمە بەرهەمی کارەکانی ئەمێ بەخوا خۆشحاڵیەوە بێگومان کارەکانی یەک کاری پێویستتر و باشترن بەڵام کەمپینەکەیەوە بەرداوامی هەیە بەدڵنیایەوە ئەو دەکرێت کاری زۆر باشتر بکرێت ئینشاءڵڵا لە داهاتوە بەڵام ئەو کارانەی کە سیمای شار دەشێوێنن هەر ئەم سێ حاڵەتەنین یاخۆ هەر ئەم سێ بابەتەنین بۆ نمونە دەکرێت کار لەسەر یان کارتان لەسەر ئەوە کرۆبابی کەم بە پرسیار ئەو کەسانی کە لە سیارەکەیانەوە لە ئۆتۆمبیلەکەیانەوە ئیتر کلێنس دەبێت ئاو بە هەشتی بە هەڵیاتە دەرەوە بۆ سەر جادەکە یاخود بۆ سیارەی دوای خۆی و زۆر شتی کە هەیە کە بەڕاستی بەداخەوە سیمای شار ناشرینەکە یەکێک لەوانە سەتان لەسەر ئەوە نەکردووە کە خۆپیشاندانەکان ئەگەر چی کارێکە کە حەقی هەر کەسێکە حەقی هەر هاوڵاتیەکە هەر قوتابیەکە کە داوای مافی خۆی بکە بە شێوازێکی دادپەروەرانە و سروشتی سووتانی تایە ڕێ لە ئۆتۆمبیل گرتن ڕێ لە نەخۆش گرتن ئەمانەش سیمای شار ناشرین ناکەن دەست خۆش بە دیارە لە وەڵامی پرسیاری یەکەم لە ڕاستیدا ئێمە هەوڵی خۆمان هەیە بەردەوام ئەبین و سەبارەت ینی هەر دیاردەیەک بزانین کە نەشیاوە و کاریگەری لەسەر ڕوتی کۆمەڵگە ئەکات ئەوە ئێمە بەدڵنیاوی ئیشی لەسەرەکەین و هەوڵی هۆشاکردنەوەی گەنج سەبارەت بە فرێدانی دەبوو ئەوە خەڵکی شاری سلێمانی خەڵکێکی جوانە ئەمە نەبێتەوەی لە سلێمانچێتی کەین بەڕاستی بەڵام بەڕاستی شاری سلێمانی و پێم وتی هاوڵاتیانی شارەکە ئەم جۆرەشتە ناکەن باشە ئەنی لەگەڵ ڕێزما بۆ تەواوی هاوڵاتیانی تر و بە تەواوی پێکاتە و ئاینەکانی تریش من بۆ خۆم چەند جار بەرچاوی خۆمان لە بازار مناڵم بینیەوە کە نامەوێت باسی کەم با نەبێتە دەهین بەڵام کە دەبەی فڕیاوە دەبەکەم پیاڵ گرتووە پێم وتۆبی کەرە ناو سەلی خۆزگە هەمومانە ئەو ئاسی بەرپرسیارەکەمان ئەمەم کردووە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە هۆشیاری تاک لەسەر و هەمووێتی و هەروەها ڕاگەیاندنەکانیش میدیاش پێویستە لە ڕێی چەند بابەتی ئیتر جیاوازەوە کورتە ڤیدۆیی هۆشیاریەوە بتوانن کۆمەڵگە هۆشیارکەنەوە لە بەداخەوە لە ئێستادا بەداخەوە کە ئەم خۆپیشاندانانی کە خوێندکارانی خۆشەویست هەیەە ئێمە ڕێکخراوی گەنجانین لاوانین ئەو خوێندکارانە مافەکانی ئەوان بە بەشێک لە داواکاریەکانی خۆمان نەزانین بەڵام ئێمە بە بەڵگەوە ئەزانین کە ئەو زۆربەی ئەو خۆپیشاندانانە ئیلا خەڵکی تیا و ئاراستەکراون یعنی تۆ حکوومەتی هەرێم وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێ خوێندن هەیە پارالێل و خوێندن هەیە بە خۆڕاییە کاتێککە تۆ داواکاری ئەەکەیت بە ئارەزی خۆ لەسەر ڕغبەتی خۆت بە خوێندنی پارالێل وەرئەگیریت کاواتە جارێکتە تۆ ینی ئەم کەسە داوا عقدی ینی تعودی پێپڕەکرێتەوە داخلی شمولی ناکات پێویستەکە کاتێکە بچێت خوێنکە پەیوەندیە کات ئەبێ پارە بدات بە ئەمە ینی من لە ئێران خوێندومە ماسەرم لە ئێران هێناوە لە ئێران ئەمشتە نییە لە تورکیا ئەمە نییە لە ئەوروپاش ئەوە نییە لە ئەمریکا شێکڵە وڵاتانی کە حکمی ئەم دنیا بەدەست ئەمریکاوە نیە ئەمریکا بڕۆ ینی بەڕاستی تێچی خوێندن لەوێت 16 دەفتەر و 15 دەفتەرە بۆیە لە ئێستادا بەداخەوە گەنجان خوێندکاران پێویستە هۆشیار بنەوە لەوەی کە مافەکانیان لە ڕێی بە شێوازی مەدەنیانە بێت ناکرێت تۆ بچیت سیمای شار تێک بدەیت ناکرێت تۆ بچیت زانکۆکەت بینای زانکۆکەت کە بەڕاستی پرۆژێکی استراتیژیە سەدانەوە پەروەردە ئەکات تۆ بەردار و بەردی بێ بەیە کار پەنجەرەکانی بشکێنی بچیتە ناوونەکەەوە حرەمی زانکۆ حرەمێکی زۆر پیرۆزە بەداخەوە لە ئێستادا یعنی ئێمە ئەڵین 100 دەستێک هەیە کە ئاراستەی ئەم خۆپیشاندانانە بە ئاراستێکی خراپە چکە بۆ خوێنکار
بەڕاستی مانایکی زۆر جوانی هەیە جیلێکی ئەبێت حسابی ئەو کا لە دوا ڕۆژدا ئەم جیلە دەبێتەوە مامۆسای جیلێکی بە دڵنیایی ئەکرێت دەبەفڕێ بدات لە دوایەوە کەسانێکی تر باوکانی شارەکە بێن دەبە کۆی کەنەوانی و پاشماوی خۆپشاندانەکان فڕێ بدەن بەڵێ بە دڵنیایەوە شتیوان نابێت وەکۆ من بەڕاستی پێتەڵم ینی خوێنکارانی ئێمە زۆر لەوە گەورەترن زۆر لەوە جوانترن کە بچن بینای زانکۆکان تێک بدەن ینی شوێنەکان بشێوێنن لەبەرەوە من ینی تکایان لێکم خوێنکارانی بەڕاست خوێنکارانی خۆشەویست ئێوە ئەتوانن بە شێوازی مەدەنیانە داوای مافەکانتان کەن ئەوەی کە پێویستە و هەروەها لە ئێراندا لە ئێستادا خۆپشاندان تەواوی وڵاتی گرتوتەوە بەڵام سێرەکی هیچ لەو تاکانە ناچنە سەر دامەزراوەیەکی حکومی یان زانکۆیە یان شوێنێک بچن ینی هێرشی کەنە سەر کاوات ئەمە تعبیر لە چێکات تعبیر لە سەقافەتی ڕۆشنبیری تاکەکات یعنی ئێمە بۆ وابین بۆ لەناو 100 کەسا 4 کەس تەواوی ئەو کەسانەش ناشرین کات ئێمە دڵنیان خوێنکارانی ئەم شارە خوێنکارانی زانکۆی سلێمانی تەواوی زانکۆکان لە هەولێر لە کورد لە دووەک لە سلێمانی شتیواناکەن خوێنکار باوەڕکەن ئەمە دەسە و ئاراستەی خۆپشاندانەکانە بەوە کارێکی زۆر خراپە چونکە خوێنکاران مافی خۆیانەکە بۆ ئێمە داواکارین لەبەری کە ئێمە خاوەنی کەمپینیەم شارە مەشێوێنین تکامان وایە لە نوێنەرانی خوێنکاران تکامان وایە لە خوێنکارە خۆشەویستەکان بەڕاستی هەمووتان پابندون بەوەی کە ئەم شارە بپارێزن هەموو شارە یعنی ئەگەر ئەم شارە بشێوێت ئەم کوردستانە بشێوێت بەڕاستی گەنج ناتوانێت بە ئازادی ممارەسەی خوێندنی خۆی کات بە مارەسەی ئازادی خۆی بکات یعنی بەڕاستی بڕۆ هەموو کافەکانی ئەم شارە پڕبۆ لە کافێ ئەم کوردستانە پڕبۆ لە کافێ سعات سێ بەیانی بڕۆ لایڤ موزیکی تایە ئەمە تعبیر لەوا کات تۆ ئازادێکت بۆ فراهم کراوە نابێ بێبی شێوێنیت ئەبێ ڕێزەمە بگریت تۆ لە ئەوروپاش بیت یعنی باجێکی بەسرە ڕاستە من لەگەڵەوەیمای تۆ وەرە سیستەمانی حکوومەتێکی سیستەماتیشی دروستکە خزمەتگوزاری فراهم کە بۆ خەڵک دوای وەرە لێپرسنەوەی تەواویشت هەبێ بەرامبەری بەڵام تۆ خوێنکاریت تۆ ئەچیتە ناو پرۆسەیەکە کە پرۆسەیەکی فێرکردنە خوێندنی باڵایە پرۆسێکی زۆر پیرۆزە تۆ ئینپوتێکی دواترە بێ ئاوتپوتێکی بی بۆ کۆمەڵگەکە بەڕاستی کاریگەرت هەبێت لەسەر گۆڕینی بیرکردنەوەی ئاراستە و ئاراستی خەڵک بۆی کە چەندێک بتوانێت ڕۆلی لە ڕۆشنبیرکردنی تاکەکانە هەبێت لەوەی کە بەرەو کۆمەلگەیشی مەدەنیانە و کۆمەڵگەیشی بەرەو قۆناغی دیموکراسی بڕین کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێدا دەستی خۆش بێت زۆر کەمپینیم شارەمە شێوێنن بەردەوام دەبێت بۆ هیوایی کە هاوڵاتیانیش بتوانن هاوکار و ڕێتان بن گەنجەکان با بڵێن تاکەکانی کۆمەلگا دەتوانن هەرێکێک لە ئەست خۆیەوە هاوکار بێ لەگەڵ ئێوە و لەم کەمپینەی ئێوەدا بۆی کە سیمەی شارەکە بەرەو جوانتر بڕوە سیماکەی جوانە با ناشرین نەبێت پرسیارەکانم زۆرە تەوەر و بابەتەکان گرنگن و پێویستە قسەیان لەسەر بکرێت بەڵام کاتی پرۆگرامەکە پێم وابێت کەمێکیش لاواننداوە سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون ئێوە ئازیزانی من پرۆگرامی ئەم ئێوارەمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەرن